پێشانگایەکی تایبەت بۆ 12 گەنج لەژێر ناونیشانی پێشانگەی ئەزمموی کرایەوە 12 گەنجی دیار کە توانیوانە پێکەوە لە نێو پێشانگایەکە کۆ ببنەوە کارە هونەریەکانی خۆیان نمایش بکەن. پێشانگەکە لە نێو هۆڵی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە ئەمڕۆ دەستی پێکرد و ڕۆژانی دووشەمە و سێشەمەش بەردەوامیان هەیە. گفتگۆکەینە سەر بیرۆکەی پێشانگاکە و تەواوی کارەکان و کۆکردنەوەی بەشێک لە گەنجانی شێوەکار بە میوانداری زۆربارەت مامۆستا ڕۆژگار کەمال کە بەڕێزان سەرۆکی سەندیکای هونەرمەندانی کوردستان دقی سلێمانی. مامۆستا ڕۆژگار سڵاوە لێبێ، زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ تۆ. چۆن بیرتانەوە کردەوە کە پێشانگای ئەزمموی ئەم جارە بۆ 12 گەنج بێت و چۆن گەنجەکان پەیوەندیان پێوە کردن؟ لە ڕاستیە ئێمە هەم ئامانج و هەم دروشمان خزمەتکردنی هونەرمەندانە بەبێ جیاوازی. کارەکانمان پرۆژەکانمان شایەدی ئەوە دەن کە بەردەوام بۆ خزمەتەمان کردو بەپێ توانمکانەتی بەڕاستی کە لە بەردەستان بەبێ جیاوازی لە نێوان ژیانرە جیاوازەکانی و پوشان و سینەما و شێوە کار و میوزیکدا. بەڵام ئەم جارە جیاوازی پێویست بە باش مازای پرۆژەیەکە هەڵەتە بیرۆکەی بخۆم بوو کە کا لەسەرەوە بکەین ئەم جارە ژمارەیەک گەنج کۆ بکەینەوەوانە. بەڵام ئەو گەنجانی کە توانایکی زۆر باشیانەیە، ئاستێکی زۆر بەرزیان هەیە، کارەکانیان بەڕاستی ئەوەیە کە تۆ کاتی خۆتی پێبەخشی. بۆیە کارمان لەسەر ئەوە کرد لەگەڵ ناوەندی شێوەکاریە کە ژمارەیەک گەنج کۆ بکەینەوە. بەڵام و گەنجانی کە بەڕاستی تواناکانیان توانایکی زۆر بەرزیە. ئێمە تقریبەن ژمارەی یعنی تهدیدەن وا کارمانەکە کابێ 12 بەڵام تا 12 هونەرمەندان تا 12 گەنجمالیە کۆ کردوانی ڕەنگە ژمارەی تریش هەبێ، بەڵام لێ ئێستا تا ئەو کاتە ئێمە 12 کەسمان کۆ کردوانێت کە 12 گەنج بوو. نەتوانم بڵم کە توانایکی زۆر باشیانێت. بۆ ئێمە ئاست و کوالیتی کارەکان زۆر گرنگ بوو، بەڵام لە ڕووی داتا و لە ڕووی دارشتی ناو پرۆژە و ناو بەرهەمەکەمە ئازادێکی تاومانە بە کەسەکان. هونەرمەندانی بەشدار بوو گرنگ بوو کە هەمویان بە بڵێن بە شێوەی ئەکادمی بوو بێتنە هونەرمەند یا خۆداوانی کە بەهایش بەڵام توانیوانە کە هونەرێکی ئاست بەرز پێشکەش بکەن چانسیوان هەبوو کە بەشدار بن. ڕاستیە ئەوی بۆ ئێمە گرنگ بوو کوالیتی و ئاسی بەرزی کارە هونەرێکە بوو، نەگەوەی کە تەنها دەرچوی فێری هونەرەکان بێت یا پەیمانگە خود بۆ نمونە کۆلێجی هونەر بێت. بۆ ئێمە تەنها چکە بەرز نییە ئەوانی کە ئاستیشی بەرزیانێت تەنها ئەوانەمە کە دەرچوی فێری هونەرەکانن. بۆ ئێمە سەیری کارەکانمانەکە نەک بڕوانامەکان بەڕاستی. بۆیە لەو ڕوانگەی کارمان لەسەرکە ئەتوانم بڵێم بەپێی ڕاو بۆ چوونی ئەو بینەرانی کە لەوێ بوون بە هەموو توێژەکانەوە بە ناوزەندیانە کرد بایشێک لە باشترین پرۆژەکان کە لە سلێمانیا کراوچکە بەڕاستی کارەکان هەمووی کاری زۆر ئاست بەرز بوون و هەمووشیان هاوتەمەند بوون، ینی کۆمەڵە گەنج بوو کۆبوونەوە لەویایە. ئێمە وامان کرد کە وەکو هونەرمەندانی سلێمانی وەکو لەقی سلێمانی کە بتوانین دەرفەتێک بڕخسێنین بۆ ئەمانە کە بتوانن ئەو توانە باشە و ئاسە بەرزە لەویا پیشانی باڵین هەم بینەران بین لەوێ. جگەل لەوەش هەم بە گونجایشمانزانی بۆ ئەم گەنجانە ئێمە لە ناو پێشانگاکە ئێمە ڕێزێنانی کشمان بۆ سازکردن کە دەرەئی باڵین بەخشیشی هونەری لەقی سلێمانیشمان پێ بەخشین بە هەردوو ئەنزە. وەکە لە بەشێک لە وێنەکانە لێرە ئەیبینم کە با بڵێن وێنەی سروشتی کوردستان زاڵە و وێنەی کەسایەتیش لێرە لە کارەکانە ئەبینین، واتە کەسێکی ئێستا بەتەمەن ئەبینین. بەشێک لە هونەرمەندان دیارە ئەم بابەتانە هەمووی وردەکاری زۆریان هەیە. داواکراو بوو بۆکردنەوەی پێشانگاکە کە بەم شێوەیە کار بکەن یاخود خۆیان ئەو ڕوئیا و بینین و دنیاتیدەی هەیەە بۆ کاری هونەری بەشداریان کرد. ئێمە بۆکردنەوەی پێشانگاکە بۆ کاسی بۆ بەرهەمەکان بەرزماندانە نابوو لە ڕاستەیە کە لە چوارچێوەیە کە ئەو کەسانە و گەنجانە بەستینەوەنە نەخێر، ینی هەریشیشان ئاساد بوو بە چی دایمەندبەندێک یاخود بە چی مەدارسێک کارەکە. لەبەرەوە شێوازی کارەکان خۆیان سەربەز بوون چکە پێشانگاکە هەریشیشان ئەزمموی کاری هونەری خۆی پیشانەیە. بۆیە هەرێکیشیان لە چەند تابلوێک زیاتر بەشداریان کردنە ناو پێشانگاکە، ژنا بەگشتی کارەکان کاری تەجدیدیا بوو، واقعیتیا بوو، گزارشتیتیا بوو، یعنی بەرهەمانیتیا بوو. بڵێ ئەوە کە تێبینیەکرا مەسەن زۆرێک لە کارەکان یاخۆتەوەم لە بەشێک لە کارەکان کاری تەبیعەکاری سروشت زاڵ بوو لە ناو کارەکانە. ئەگەرنا وەکو مەرج ئێمە بۆ کارەکان دامان نەنابوو بە قەدەوەی کە ئێمە بەسمان بوو بەگشتی کارەکان ئاسێکی بەرزیانە بێت بۆ ئێمە. جگەل لە خەڵات مامۆستا ڕۆژگار تا چەند گرنگ بوو کە کێبڕکەیەکیش دروست بکرێت، کێبڕکەیەکی جوان لە نێوان
ئەو هونەرمەندە گەنجانە لە ڕاستیە خۆی بۆ خۆی کێبەرچەکەمە لە سەرتای کردومانە بە پلانێگەمە کردومانە ینی کاتێک کە تۆ ژمارێگەمە هاتوون هەر یەکیان ئەتوانم لەم ئاستێکی زۆر بەرزیانێ ئەمە خۆی بۆ خۆی کێبەرچەکە کەمانە هەڵبژێراون بەڵام ئەویش بابێکی ترا بەدیوێکی ترا بەڕاستی ئەوی کە بۆ ئێمەش و بۆ ئەوانش گرنگە حەقە ئەمانە دەستگیرۆی بکرێن ئەمانە پژگیری بکرێن یعنی کاتی ئەوەیە کە بۆ نمونە ئەم بەرهەمانە بچێتە ناو فەرمانگەکانەوە بچێتە ناو شوێنە حکوومیەکانەوە بچێتە ناو ماڵەکانەوە خۆزگایەک بتوانرا بەشێک یعنی هەر هیچ نەبووە ئەم گەنجانەیەکی تابلویشان لێ بکڕایەتەوانێت بە تایبەت و ئیشیشی بۆ ئاسە بەرزە بە بازارکردن لە ئێستاە بۆ کارە هونەریەکان خۆی گرنگە بەڕاستی تۆسە پێشانگایکی لەم شێوەیە پرۆژێکی هاوشێمە ڕەنگە تۆزە ئەسەم بێت یعنی ناڵم دووبارە نابێتەوە بەڵام وا بە ئاسانی دووبارەش نابێتەوانێ حەقامانە لە دەست نەیریان ڕاستیان بەرهەمانە حەقی خۆیەتی ینی لانی پەیوەندیدار بتوانن بەرهەمانە بکڕێتەوە بە تایبەتی لێسا جارێک هاتماوە نەکراوە بەوەی کە بتوانێت لە بەشێک لە فەرمانگە وڵی حکوومیەکانە بێت لە نەخۆشخانەکانە بێت لە کەم تا زۆر کراوە بەڵام ڕەنگە بە وەکو خۆمان و کەسەندیکە ئەمە هەندێک جار کردومانە جارە بووە پرۆژەکان ئێمە خۆمانی شارتمان کرد بە هەموو لایەنە مادی و معنەوەیەکی و دوای بەرهەمەکانمان بردووە مەسەن پێشکەشی شوێنێکی معنیمان کردی و هەڵواسراوە بەڵام وەکو ئەوی تر ناڵێم نەکراوە بەڵام کەم کراوە کە زۆرترین بەرهەمی هونەرمەندەکان بکرێتەوەنێت هاوکو لە شوێنە گشتەکانە لێوێدا بنرێ بەشێک لە هۆکارەکە بەڕاستەوەنی کە من تێگەشت بێتم بەشی شێگارەت وی کاڵن کە تۆزێن نرخەکانیان بابلین زۆر هەرچەندە ئێمە کەم تا زۆر بەڕاستی لەگەڵ هونەرمەندەکانە قسەمان کرد تەنان لەم پێشانگایشانی من لەگەڵ ئەو ئازیزانە لەگەڵ خۆشەویستانەیە قسەم کردووە کە من دڵنیام لەوەی کە هەریشێک لەو بەرهەمانە بە زێر بەراورد ناکرێت بەڵام ئیتر ئەبێت تۆ حسابی ئەو بکەی کە لێرە ئاست و ئیمکانیتی مادی خەڵک لە ئێستا چۆنە پێم وایە ئەوانیش ڕەچای ئەوواکەن کە نرخەکان بە زۆرە بێکات دەستگیرۆی ئێوە و هونەرمەندانی بە ئەزمون بۆ ئەم هونەرمەندە لاوانەی کە ئێستا ئیتر پێکەوە بێگومانم کە سەردەمی دەیەک پێش ئێستا خودت 15 ساڵ پێش ئێستا بیر ئێوە ئەهێننەوە ئەمە تا چەند گرنگە تا چەند مای دڵخۆشیە بۆ ئێوە و سندیکا و بۆ هونەرمەندە نوێیانش ئەزانی من هەمیشە کارم لەسەرەوە کردووە کە تا لەناو پێشانگاکە زۆرێک لە هاوڕەکانم کە کاتی خۆی لە دراسای پێکەوەبوون لە جامیایە ئەنو تو هەمیشە بیکردنەوە هەبووە دایمە بۆ ئیش لەسەر و کۆشتی تازە بشان بیت من دایمە لەگەڵ ئەوەیەم ینی لەناو هەموو هونەرەکانە نەکتەنها شێوەکاری تۆ بەداوام جیلت هەیە بەداوام ستافێکی ترێ بەداوام گروپێکی گەنجێت ئەوانە بێ پیشان بیرێ من لەگەڵ ڕێزی و تەواو و خۆشەویستی تاوام بۆ هونەرمەندە دیرینەکان کەوانە مامۆستای ئێمەوانە گەور و خۆشەویستی ئێمە بەڕاستی ئەوانە مەدرسەیەکن بۆ ئێمە بەڵام ئەم جیلانەش ئەم گەنجانە کێن کەمە توانایکی باشانێ ئەمانە بەڕاستی پاڵپشتی بکەن ئەمانە بێت دەستگیرۆی بکرێن ئەمانە بێت بنیە دەرفەتێکیان بۆ بەڕخسێ بەش بە حاڵی خۆم هیچ تەقسیریم نەکرۆ بەپی ئەو توانایی کە لەبەردەساوێ بەڕاستی کە توانایکی مەسنودامان هەیە لە ناوڕقی ئیسلێمانیش کەمین هیچ هاوکاری کومە هیچ حکوومەتمان نییە بەڵامەوەنی لە توانایە بە من وام کردووە کە ئەو دەرگا بکەینەوانێ بەڕاستی ئەمانە بناسین چکە بۆ ئێمە زۆر گرنگە کە تۆ بەردەوام وەنی دراسە بکەی بەحەسکەی بۆی کە خەڵکی تازەی تر بناسێنیت چکە هەموو بینەرێک هەموو ینی من و تۆ پێویستمان بۆیە خەڵکی تازەی تر کاری تازەی تریشی تر نەگەوەی کە تۆ بەرهەمێک بەڕاستی پێشتە دروستکە بێت وەکو چێشتێک جاریشە گەرم کرێتەوانێ بۆیە بۆ ئەمە گرنگیشی خۆی هەبووە کە بە تایبەت ئاواش کە هەر هەمویان هاوتەمەند بوو هەمویان گەنج بوون تواناکان ینی ئەوەی کە جێی سەرنج بوو تەسەور کە لە هەندێک لە چاپێکەوتەکان کە لەگە من ئاکرا زۆر جاکە پێشانگاکرا ئەو بەڕێزانی کە بەنامەکانیان پێشکەشە کرد لەوێ بۆیە شوێنێکی جوانیان بدۆزیایەتەوە بەڵام ئەمە وای کردبوو خۆشبەختانیان و هەموو شوێنەکانی جوانە لەبەروی هەموو کارەکان هەموو بەرهەمەکان هەموو تەبلۆکان ینی تایبەتمەندی و جوانیشی تەواویان بەخشی بووە پێشانگاکە گەرمایەکی تاقەت فڕۆکیانە ئێستا من هەر لە سەرتاوە میوانەکانم وتم بە خێراتنیشی گەرمتانەکەی لە ڕۆژێکی گەرمان چکە فعلەن هۆڵەکە گەرم بوو بەداوای لێبوردنەوە هەرچەنە ئەوە لە ژێر دەسەڵات هێمان نەبووە چکە بەشێک لە سپلیتەکانی ئەوڵە ئیشیە کرد خۆشی توان پێم وایە لە چلای نێمە بەڵام تایبەتمەندی کارەکان بەڕاستی وای کردبوو ئەو خەڵکە لێ بە باوەشێنەکۆ ینی بەدەلیل هەر ئەوە نیە وەستا بوو دڵنیام لەوەی بۆ ڕۆژی دواتریش هەمان ئەو گوتینە دروست دەکاتەوە چکە کارەکان وای کردووە کەوایە لەم گەرمە تاقەت فڕۆکیانەیە بینەری کارەشانە بڵێن شێوەکاریەکان ئێستا چۆنە ئەمە جێگەی دڵخۆشیە
ئەمە جێگەی دڵخۆشە هەرچەندە من هەمیشە وتومە کاری هونەری خۆی فەرزەکات بەڕاستی کارێک کە تۆ باش بوو کە چاک بوو کە چاوی بینەر چاوی تۆی چامنی تێر کرد بەڕاستی وا دیەکە خۆی ڕادەکێشێت خۆت بووە ڕۆیدانی وەگەوتێ دایمە کتێبی چاک لە بەرگەکەوەی دیارە بۆیە هەموو پرۆژانە ینی لە هەموو هونەرەکانی تریشە لە شانۆگەری شاوایە لە میوزیکی شاوایە ینی کاتێکە پرۆژێکی باشە بێت وەگەی بینی بینەرێکی زۆر چاکیە بێت زۆرجا بۆیە پرۆژەکە خۆی بەڕاستی فەرزیاواکە ئەکرێت لە کاری ئایندە بەشێک لە شێوەکارانی بەزبوون لەگەڵ هونەرمەندانی نوێە لە کارێکی ترا بتوانین بیان بینینەوە بەدڵنیایی من هەمیشە لەگەڵ هاوڕیانم هەڵبەتە لە دەستەی باڵایە کاتێک کە پلانی کاری لەسەرەکەین پلانی پێشترم داناوە ینی سێمە پلانی دوای ئەمەمان هەیە چکە لە ناو ڕەنگە نتوانم لێ ئێستا جارە زۆر چۆن تەفاسیلەکەی بەڵام لە ناو هەموو هونەرەکانە کۆمەڵێک لە قیتری لێ بێتوانێت بۆ نمونە ئەمان ئادەم تایبەتە بە شێوەکاریەوە کە پسپۆڕەکەی خۆمە ینی لە ناو هونەری شێوەکاریات چەند بەشێکمان هەیە ئێمە هەم بەشیشیانە هەڵبەتە پلانیەوەمان هەیە بۆ بەشەکانی دی یەکسەر کاری لەسەرکەین کە جیاوازترن ئەوان لە نیگارکێشان بابێکی ترە کۆمەڵە تاقیتر هەیە ئامانجبانە کە ئەوانش سندیکای کوردستان لە سلێمانی ئەوەی شەکە لە پلانەکان هەڵبەتە بەلە ڕاستیان من بۆ هەموو ناوەندەکان کارمان لەسەرەوە کردووە ینی بۆ پرۆژەکان بۆ یادی سلێمانی ینی کۆمەڵەشتمان هەیە کە ئێمە لە ئێستاە لە کارکردنین لەسەری لەسەر هەموو ناوەندەکان بەڕاستی ئەتوانم بڵێم لەو فترەی کە من خۆم لە ناو لەقی سلێمانیە کارم کردووە دەستمان بۆ هەموو جونگەکان بردووە بەڵام ڕەنگە کەم کارمان تیا کرد بێت مەسەلا نەماتوانین پراپڕی بکەین بەڕاستی بەڵام دەستمان بۆ هەموو مەجارەکان بردو ئیشمان لەسەر کردووە چکە هەندێک شت دێوەگە بۆ ترێگەکانیش بێ وشکەکە بەتایبەت تۆ ئێمە توانیمانە ینی خۆ مستافەکەشم کە لەوێ هەموو خۆبەخشانە لێوە کارەکەین ئەمەش تۆ تا توانایەکێ تاکە ینی ئیتر و کولوتنی ئەڵێ نەشی سوتێ و نەکەبە ئێمە دەستی خۆمان سوتاوە لێوێ بەڕاستی ینی وامان کردووە کە شتێک نەماوە بەناوی بەڕاستی کەم تەرخەمی و بەناوی شتێکەوە کە تەقسیری بێت ئەوەی لە توانای خۆمان و ئەمکانێتە دیاریکراوی ئەوێ هەبێ وامان کردووە کە دەست بۆ هەموو مەجارەکان بەرین و کاری لەسەکەین هەڵبەتە بەسم لە هەموو بوارەکانی هونەرە بە هەموو ئەو لە پۆپانی کە لێوێتەوە گەنجان تا چەند لە کارەکانی ئایندەیە لە نێو سندیکای جێگەیانە بێت بە تاکید ئەمە بەشێکی گرنگە لە مەهامی ئێمە لە پەیامی ئێمە لە ئامانجی ئێمە لە ناو لەقی سلێمانیە چکە مەبەسمانە لە هەموو ناوەندەکانە نەک تەنها شێوەکار لە میوزیکشە لە شانۆشە لە سینەماش بە هەمان شێوە زایدە شێوەکاری ئەم گەنجانە بینین کاریان لەسەر بکەین جگە لەوەی کە ئێمە هەرچەنە دانیشتنیەمە تایبەتە بە هونەری شێوەکاری ئێمە نەریتێکمان هەیە کە نەریتێکی ساڵانەیە هیچێکە لەشتە جوانانی کە لە قیسلێمانی ئێمە هەمانە ئەوژێکترە لۆ چالاکیێنە جاریشکەین هەموو هونەرمەندان یعنی هەموو تەمەن و چێژەکان کۆکەینەوانێ لەویایە ئەوانی گەنجن ئەوەی کە بازمونە ئەوەی کە تەمەنی سەروە ئەوەی تەمەنی مامناوەندە هەمویان لە پرۆژێکی هاوبەشە کەوان عەدەدەکە زۆر تێبەڕێ ئەو ئەزمونەشمان هەیە جاریشکە ئەمانە یەکەگرنەوە لە پرۆژێکی هاوبەشە بە هیوای کاری باش و کاری جوانتر سواز بۆ بەڕێز مامۆستا ڕۆژگار کەمال بەڕێزیان سەرۆکی سەندیکای هونەرمەندانی کوردستان لە قیسلێمان دووبارە بەخێرەوە سپاس بۆ ئێوەشم بۆ هوای ئێمەش توانی وێتمانەگەر هەر هیچ بێ خزمەتێکی بچووکمان کرد بێت سپاس بۆ